وای لە هاتووە ڕۆژانە ژمارەی دەستنیشانکراوان بە کۆرۆنای نوێ لە یەکان و دایان تێپەڕیوە و ڕۆژانە بە سەدان کەس لە شارەکانی ئێمەدا بە کۆرۆنای نوێ دەستنیشان دەکرێت. بۆ پاراستنی خۆتان و خەڵکانی تریش لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە پێویستە مەودا و دووری کۆمەڵایەتی لە نێوانتانە مەترونیوێک بێت و بە تایبەتی لەو شوێنانەی وەکو ئێرە هەوای کراوە نییە لە سەردانکردنی پزیشک و قوتابخانە و شوێنە گشتیەکانی تری وەک مۆڵەکاندا پێویستە هەردوو لاکە بەیەکەوە ئەدوێن دەمامک بەکاربێنن. پۆشینی دەمامک لەلایەن هەردوو لاوە ڕێگرە لە گواستنەوەی نەخۆشیەکە بە ڕێژەی لە 98. بەڵام شێوازی هەڵی بەکارهێنانی دەمامک ئەوەیە کە دەمامکەکە بێنیتە خوارە بۆ سەر دەمت یاخود بۆ سەر چەناگا. پێویستە دەمامکەکە کە بەکارهێنی بەردەوام دەم و لوتت بپۆشێت و هەر کاتێک کە گەڕایتەوە ماڵەوە پێش ڕۆشتنە ژوورەوە دەمامکەکە لە قراغ ڕادەکێشیت و لە تەنەکە خۆڵێکی دەنیت. پاراستنی خۆتان و ئازیزانتان لە کۆرۆنای نوێ کارێکی ئاسانە.